سڵاوتان لێبێ خۆشەویستان، من چۆمان خەسرەوم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لەگەڵتانم. مژاری تایبەتی ئەمجاری دیداری تایبەتم تایبەت کردو بە ڕووداوە سیاسیەکانی بە تایبەتی عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن ڕوویاندا لە 2023 لەگەڵ کاک بەرزان عوسمان وەکو شرۆڤەکانی سیاسی لە کۆی ئەم بابەتە دەدوێم کە لە 2023 چی ڕوویە و ئەو ڕووداوە دراماتیکانە چۆن ینی بە خێرایی ڕویاندا بە تایبەتی تر لە دانانی محەممەد شاه سوودانی وەکو سەرۆک وەزیران کوردستانیان چاوەڕێی 2023 گەشتیانە کرد لەگەڵ مامۆستا بەرزانم بابەتە دەوروژێنە مامۆستاگیان و خەراتی. زۆر سوپاس بۆ جەنابت و بۆ ئوستافە جوان و بەڕێزە، سوپاس بۆی ئەم دەرفەتەتان بە ئێمە ڕەوابینی. زۆر سوپاس مامۆستاجان. چۆن لێکدانیەک بە تایبەتی ئێمە ینی کوردستانانە بدوێن لە 2023 ئەمە پێشبینیمانە کرد بەم شێوێ 2023 تا ڕادێ لە ڕووی سیاسی ئابوووریەوە و سەخت بەڕێ بکەین. بڵێ تەمان هەموو ساڵێک کە باسی دەکەین و ڕووداوەکانی وەکو پەنڕامایەک دێنینەوە یادی خۆمان کۆمەڵی ڕووداوگەلی باش و کۆمەڵی ڕووداوگەلی خراپ و ترسناکیشی تێدایە. بە تایبەتی توانین بڵێن ساڵی 2023 لە ئاستی عالەمی شاوەها ناسراوە کە ساڵێکی کارەسات بار بووە بۆ کۆی کایە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکانی جیهان. بۆیە ئێمەش بە حەقەت بەشێکین لەم جیهانە و ناوچەکەی ئێمەش ناوچەیەکی کوڵاوە ناوچەیەکی پڕ لە کێشمە و کێشی سیاسی و مەساڵحی ئابووری و مەساڵحی ئەمنی و مخابراتیە. بۆیە ئێمەش وەکو هەرێمی کوردستان ئەگەر بچووکتری کەینەوە کیانێکی نادەوڵەت لەناو ئەو مەعمەعە سیاسی کە هەیە پشکێکمان بەردەکەوێت، پشکێکی تا ڕادەیەک کە توانم بڵێم ینی بڵێن کاریگەری لەسەر ژیان و کۆی کای ژیانی کۆمەڵایەتی و سیاسی ئێمە هەیە، ئێمەش بەرمان دەکەوێت. بە تایبەتی کوردستان خۆی لە ململانی بوونیایەتی، لە ململانی تەسید بوونی سیاسی و کیانی و قواری خۆیەتی. بۆیە ئێمەش بەڕاستی شتێکی ڕەنگە بڵێن نۆرماڵ و ئاسایی بێ کە ئەو پشکەمان بەربکەوێت کە لە ساڵی 2023 کە لە دنیادا گەر مبالەغە نەکەم بەوە ناسراوە ساڵێکی کارەسات بار بووە. بەنسبەت عالەمەوە گەر تۆزێک وەکوڵێ ڕؤوس ئەقلامێک باسی بکەین ئەبینین ساڵی 2023 بۆیە پێوترێ ساڵی تونند و تیژەکان، ساڵی جەنگەکان، ساڵی کارەساتەکان. ئێمە دەبینین تقریباً 2 ساڵی ڕێکە جەنگی ئۆکرانیا بەردەوامە بە هەموو لێکەوتەکانیەوە و لە ساڵی 2023 ئەوەی کە بینیمان لەو جەنگە حملەیەکی مزاد و یاکو هێرشێکی پێچەوانەی ئۆکرانیەکان بوو بەرامبەر رووسیا و بە هاوکاری ئەوروپی و ئەمریکەکان و لەم کێشمە و کێشەشا تەنها خەڵکی سڤیلی ئۆکرانیا و ئەوانەی کە بەشدارن لە شەڕەکە زەرەریان کرد. دەتوانم بڵێم لە ماوەی ئەم 2 ساڵە تقریباً 383,000 بەپێی ئەو ئامارانی کە لە ئۆکرانیا باز دەکرێت کوشتار و کوژراو هەیە. و ئەوەش بینیمان هەر لە ساڵی 2023 لەسەر ئاستی عالەمی کارەساتی بوومە لەرزە و زەلازل لە دنیادا زۆر بوو. ئەوەی کە لە تورکیا بینیمان بەڕاستی 56,000 ئەو ئامارانی کە پێمان ئەڵێن 56,000 کوژرا و مردوو لەو کارەساتە ڕوویداوە، لە 6,000 لە سووریا و لە مەغریب بە هەمان شێوە لە زۆربەی وڵاتەکانی ترا. ئەگەر بگەزینەوە بۆ ئەفریقیا، لە ئەفریقیاش بەڕاستی لە ساڵی 2023 ساڵ گەلێک بوو پڕی بوو لە هەندێک ئینقلابات و هەڵگەڕانەوەی سیاسی و گۆڕینی دەوڵەتەکان، ئەوەی کە لە غابۆن ڕوویدا، ئەوەی لە سوودان تا ئێستش بە هەمان شێوە وەکو حربێکی ناوخۆی لێهات. ینی ئەتوانم بڵێم تقریباً ساڵی 2023 بەو شێوەیە بوو کە مەسەل لە نێجەر و لە غابۆن لە ئەفریقیا ڕوویدا. دوای ئەوە بەڕاستی یعنی بابەتێکی تریش کە کارەساتێک بوو توانین بڵێن لە ئاستی عالەمیا باس کرا، مەسەلەن نقمبوونی ژێردەریایی تایتین کە ئەو 5 گەشتیارەی هەڵگرت بوو بۆ ناوڕۆخی دەریای ئەتڵەسی بۆی بینینی دیمەنەکانی نقمبوونی ژێردەریایی تایتانیک کە ئەمە بەڕاستی کۆمەڵی شخصیاتی عالەمی تێدا بوو، وەکو ملیاردەرێکی گەوری عالەمی تێدا بوو، چەند شخصیاتێکی گەورە لە ئاستی جیهانە ڕوویدا. ئەمە توانین بڵێن ئەم ڕووداوانە ئەمان گەیەنێتەوە بە کۆتایی 2023 کە جەنگی غەزە هاتەکایەوە کە ئەم جەنگە لە 7 ئۆکتۆبەرە هاتە ڕوو. ئەمەش گۆڕانکاریەکی تەواوی لە کۆی
مەسەلە استراتیجیەکانی منتیقەکە بە تایبەتی لای ئێمە ڕوئیای ئەمریکا و ڕوئیای دەوڵەتانی منتیقەکەی ئێمەی بە شێوێک لە شێوەکان و ڕوژان و گۆڕانکاری بەسەرا هاتووە ئێستش بەڕاستی تەداعیەتەکانی هەر بەردەوامە و ئەو جەنگە خەسارەتێکی زۆر لە ڕووی مرۆییەوە لە ڕووی وڵاتیانی سڤیلەوە بەر ناوچەکە و بەرغەزە کەوتووە و ئێستا ئیسرائیل و هەم وڵاتانی تر بەجددی هاتوونەتە سەرخەت بۆ ینی بانگەشەوە دەکەن کە حەماس لە وجودا لە سنووری ئەو ناوچەیە کە تایدا دەسەڵاتدار بوو نەمێنێ ئەمە ڕوودا و گەلێک بوو بەڕاستی لەسەر ئاستی جیهان ڕوویدا و لێکەوتەی سیاسی گەورەی زۆر جوان ینی ڕووداوەکان و هێنایەوە پێش شاولەوەی کە لەم دوایەوە کە ئێمە بینیمان ڕووداوەکانی ینی غەزە و سوپای ئیسرائیلە ینی ئەوەی کە بۆ مرۆڤایەتی لە ڕووە ئینسانیەکەیەوە لە ڕۆی هیومانیەکەیەوە کە شۆکە سڤیل کراونەتە ینی 27,000 یا 25,000 ینی سڤیل بوونەتە قوربانی لە بەرداشتی ئەو دوو هێزە. خۆی ئەوەی کە ئەیبینی ئەو هێرشەی کە سەرەتا بزوتنەوەی حەماس کرد جەسەر ئیسرائیل ئەو زیانانە هەر لە خەڵکی سڤیل بوو، ڕاهێنانەی گیران خەڵکی مەدەنی بوون، خەڵکی بەتەمەن ڕوانگە ئینسانیەکە لە ڕووی ڕوانگە ئینسانیەت کەوتوتە ژەر پرسیاری ئەوەیە کە ینی سڤیل مناڵ بڵێ خۆی هەموو جەنگێک ینی بڵێن وقودی هەموو جەنگێک بەڕاستی خەڵکە بێچەکەکەیەتی خەڵکە سڤیلەکەی باژەکەی دەدا و ئێمەش لە ناوچەکەدا ئێمەش ئەوەی کە دەبینین هەموو جەنگێک کە تۆ باسی دەکەی و باسی دەکەی لە ئاخیرا مەحسەڵەیەکت بۆ دەرەچێ کە خەڵکی بڵین مەدەنی ئەبێتە کۆی قوربانیەکانی ئەو جەنگە تایبەتی مەسەنەن ئەو جەنگەی کە ئێستا بەردەوامە نازانین نەتایجەکانی چۆنە و ئێستا مەطبەخێکی ئەوەی کە من متابعم کردبێ وەکو شرۆڤەکارێک مەطبەخێکی سیاسی و عسکەری دروست بووە لە قەتەر و لە ناوچەکی خۆمان بۆ شرۆڤەکردن یاخو بەرنامەدانانی ئەو مامەڵەکردن لەگەڵ ئەو ئەحداس و ڕووداوانەی کە لە غەزا ئێستا بەرقەرارەوە ئێستا ڕوەدەن. ئەگەر بینە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کەم پرسیارەکەی جەنابەت تقریبەن لە لوبی ئەو مۆزوعانە بووە بەداخەوە کوردستانیش کاکە چۆمان یعنی پشکی شێری لەو ڕووداوە جوگرافیایمە ئەتوانین باز لەو شەڕە بکەین لە 2023 و لێکەوتەی بۆ 2024 کاریگەریە بێت لەسەر هەرێمی کوردستان. شەڕی غەزا بابەتێکە بۆ هەرێمی کوردستان هەم گرنگە و هەم کاریگەریشی لەسەر هەیە. گرنگە لەوەی کە ئێمەش گەلێکین لە ناوچەکە وەکو فەڵەستینیەکان گەلێکی بێدەوڵەتین و فەڵەستینەوە لەو جیاوازی لە بیر و بۆچوون و جیاوازی لە ڕوئیای استراتیجی و جیاوازی لە کۆمەڵێشتا هەیە بەڵام مێژوویەکی سیاسی وەکو دوو گەلی بێدەوڵەت کۆمانەکاتەوە. دروستەوەی قەزەیەکی بەڵێ ئێمە قەزەیەکی سرف نەتەوەیی ئەوەی ئێمە قەزەکەمان قەزەیەکی ئاینی نییە بەڵام ئەوان تێکەڵاوە بە قەزێ ئاینێکە بەڵام لە خۆی لە مەحسەڵەی بابەتەکەوەیە کەوانیش میلەتێکن لە چوارچێوەی ئەرزی و خاکی خۆیان نەداوای دەوڵەتداری خۆیان دەکەن. بۆیە هەرێمی کوردستان لێرە خۆشببختانە نەکەوتە ناو ئەو کێشمەکێشایی کە هەیە لە نەبووە بڵین بلۆکبەندی کە بەرامبەر ئەوەی کە ئایا ئێمە ببین بە تەرەفێک لەگەڵ حەماس و ئەوانەی کە لە غەزا بەرامبەر ئیسرائیلەکان یاخۆ ببین بە تەرەفێک پشتگیری ئیسرائیلەکان و یا ئەو تەوژمەی تر بکەین کە هەیە. خۆشببختانە هەرێمی کوردستان خۆی ناکرێ لایەنگری هەڵبژێرێ. هەرێمی کوردستان ئەبێ بەڕاستی هەر لە کۆی بابەتە سیاسیەکانە بابەتێکی محایەت بێ ینی پانێڵەکان کە بەستران لە دوهۆکە کەسایەتی ینی ئینسانی سیاسی بەرە باڵا بەشداریان کرد کە چۆن ینی نەفەسێکی ئاشتی و ئاشتەوایی بە تایبەتی تر ئێمە لەگەڵ ئەوە ڕووداوانەدا بە تایبەتی هەرێمی کوردستان دایمە لەگەڵەوە بووە بە شێوەیەکی سیاسی و شێوەیەکی سلمی چارەسەر بکرێ و ئێمەش بۆ ڕاستی وەکو خۆمان ئەو توانایە لۆجستی ئەو توانایە کاریگەری و ئەو سیاسی و قاسکەریشمانان نییە تاسیری گەورەمان لەسەرەوە بێ بەڵام گرنگ ئەوەیە ئێمە نەبین بە حازینەی بەردەوامبوونی ئەم شەڕە نەبین بەوەی کە پشگیری پەیژەیەک بۆ پشگیریکردن و درێژەدان بەم جەنگ و وێرانکاری کە هەیە بەڕاستی لە کۆیکایە سیاسیەکانی شاهێنانەوەی ئەمریکا بۆ ناو ڕووداوەکان لە منتیقەکە بابەتی عێراق کە ئێمە بەشێکین لە عێراق لەسەرم ڕووداوانە و بوونی هەیە بوونی پەرچەکردداری هێزە چەکدارەکان کە لە عێراقا بەرامبەر ئەم قەزەیە هەیە ئەمە هەر هەمووی کایەیەکن کە هەرێمی کوردستان بۆ خۆی بەهۆی
سنووری جغرافی خۆیەوە بەهۆی زنوفی سیاسی خۆیەوە تێوەی ئاڵاوە بەڵام خۆشبەختانەوەی تایە کە ئێمە بە شێوەیەکی علەنی بڕیاریەوەمانداوە کە ئێمە لایەنگیر نین و نابینە هۆی بەردەوامبوونی یا خودی ئەم شەڕێکە لە ناوچەکە هاتوۆتە کایەوە. فراوانتر مامۆستا من بابەتەکە ینی گەڕانەوە و گێڕانەوە ئەم پانۆرامەی بۆ 2023 چۆن فراوانتر لە مێژووی کورد ینی ئەمە قسە بکەین چۆن ینی بە تایبەتی تر لە 2023 هەرێمی کوردستان بە ئەندازەی ئەنفال بە ئەندازەی جینۆساید بە ئەندازەیەوە بە تایبەتی تر لە ڕژێمەیەک لە دوایەکان هەمیشە کوردیان بەو شێوە ینی خستۆتە ژێر ئاڵنگاریەکی ئابووری سیاسیەوە. بەڵێ وەکو وتم ئێمە کوردستان لە ململانەی بوونی وجودی خۆیەتی و لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری شەوە ئەم بابەتە تەواو زەق بووەتەوە و ئێمە لەگەڵ عێراقدا ئێستا ململانێ دەکەین لەسەر ئەوەی کە ئێمە قوارەیەکی سیاسی دەستوریدان پێنراوین لە عێراقدا و چۆن مافەکانمان بە هەر شێوەیەک بێ جێبەجێ بکەین و ئەوان بە درێژایی مێژووە و جەناب گەڕانتەوە بۆ مێژوو و بە درێژایی حکوومەتێک لە دوایەکانی عێراق لە مەلەکیەوە هەتاکو ئەو جمهوریەتانەی 4-5 جمهوریەت گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ڕووی ئەسکەریەوە ئەوان مامەڵەیەکی توندیان لەگەڵ قەزەی کووردا کرۆ بەڵام هێشتا نەگەشتون بە ئەنجام و ناشگەن بە ئەنجام بە وسلو بەچکایمە میلەتێکین خاوەن مافین و مافەکانمان بە پاکتاوکردنی فیزیکی گەلەکەمان کۆتایی نایە چکان مافی میلەتێکە و خاوەن خاک و خۆمانین. ئێستاشی لەگەڵا بێ ئێمە بەڕاستی بابەتێکمان هەڵبژاردووە بابەتێکی مەدەنی سلمی دیبلۆماسی و لە ڕێگەی مفاوەزات و دانووسانەوە ئەبینیت ئەگەر بیبەسینەوە بۆ ساڵی 2023 ساڵی وەفدەکانی هەرێمی کوردستان بۆ بەغدا ساڵی چڕبوونەوەی دانووسانەکان بووە ساڵی زیاتر یعنی بڵێن هەڵبژاردننی کای دیبلۆماسیەکە بووە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی عێراقا بەڵام ئەمە بوونێکە و ئێمە هەر بەڕاستی نابێ یەکەم تووشی مەلەل بینتیایدا بەڵام ئەبێ بەڕاستی یەک بابەت زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە هەموو دانووسانەکانمان لەژێر سەقفی دەستورێکا بێت کە ئێمە و هەموو عێراقیەکان دەنگی پێداوە ئەگەر لەم بابەتە بینە دەرەوە بکەوینە ناو ئیتفاقی لابەلاوە من و کوشرۆڤەکارێکی سیاسی ئەمە قسە دەکەم ناگەین بە نەتیجە چکار ڕەنگە ئەو ئیتفاقیانە بە درێژایی ئەو ململانەی کە ئێمە حکوومەتی عێراقی و لە 2023 کە لە دوای ئەو گۆڕانی لە عێراقا ڕوویدا هەموو ئیتفاقیانە پێشێل کراون دەستور خودی دەستور پێشێل کراوە چەنەها مادەی دەستوری هەیە بە تایبەتی و مادانەی کە تایبەتن بە هەرێمی کوردستان پێشێل کراوە بەڵام لە کۆی و بابەتانە ئیتفاقەکان لە هەموو کاتەکانی ترا زۆر ئەرزشتی نەبووەوە پێشێل کراوە بۆیە ئێمە قەدەرمان ئەوەیە لەم مەرحەلەیە لەژێر سەقفی مەسەلەن دەستورە مفاوەزاتەکانی خۆمان بکەین و نەچینە ناو چوارچێوەی کۆمەڵێ مەسەلەن ئیتفاقی لابەلاوە کە ڕەنگە بۆ ئەوان بۆ سوودی کاتی بخۆیان بەکاری بێبن یا بۆ بەهێزبوونی خۆیان بەکاری بێن. سەرڕایەوە کە مامۆستا پێشێلی کە دەستور دەکرێت ئەمە ینی کە تەسەوور تەوقعەوەمان نەکرد بارتەقای ئەمانە دادگای فدراڵی هاتە سەر ینی ئەو سەربارە قورسە. ئێمە گەر جوان بە وردی سەیری بکەین ئێستا ئەو خەریتە سیاسی کە لە عێراقا هەیە کاکە چۆمان شیعە بە تایبەتی ئیتاری چوارچێوەی هەمانگی شیعەکان کە دروستیان کردووە و خوانیان تیاڕێ خستووە ئەوە حکومی عێراق دەکا زائیدەن ئەو دەسەڵاتە قوڵەی کە لە پشتی ئەم دەسەڵاتی ترەوە هەیە کە خۆمان دەزانین و وڵاتێکی هەرێمایەتی گەورەیە لە ناوچەکەدا و مەساڵحی لە عێراق و لە کۆی ناوچەکەدا هەیە سوڵتەیەکی قوڵ لە پشتی مؤسساتە دستوریەکانەوە عێراق بەڕێوە بە ئەوە ئەساسە چکە ئێستا سەرۆک وەزیرانمان هەیە پێشووتری سەرۆک وەزیرانمان هەبوو هەموو ئەو سەرۆک وەزیرانەی کە هاتوون لە دوای مالیکیەوە خاوەنی کوتلەیەکی سیاسی بەقۆت نەبوون لە پەرلەماندا کەواتە بۆ خۆی سەنگی سیاسی ئەم ئەشخاصانە ئەم کارکتەرانە ئەوەندە کاریگەر نەبووە لەسەر کۆیە سیاسی بڵین بابەتە سیاسیەکان یاخو بابەتە توانم بڵێم اقتصادیەکانیش بابەتە ئیداریەکانیش ئەوەی کە وڵاتی ئێمە وەکو عێراقەوەی عێراقی بلۆ بەڕێەوە ئەو دەسەڵاتە قوڵە بووە کە لە پشت ئەم دام و دەستگانەوە هەبووە کە لە مستەڵەحی سیاسیا پێوتێن دەسەڵاتی قوڵ دەسەڵاتێکە کۆمەڵی مەساڵی هاوبەندی دەکەن و ئەوان ستراکچەری گشتی سیاسەتەکان دادەڕێژن و نایەڵن بەڕاستی ئەوەی کە بیانەوێ نایڵن مادەکانی دەستور جێبەجێ بێ ئەوی بیانەوێ یاساکان نایڵن جێبەجێ بێ لە ناو یاسەکانە
چەند سەغەرە و چەند ڕێگریەک دادەنن بۆ ئەوەی نەتوانرێ بە شێوەیەکی ینی وای لێبێ مستحیل بێ جێبەجێ بێ شتێک بێ لە بابەکایە گرنگەکان کە ئێمە نەتوانین هەنگاوی بۆ بنین ئەم فێڵانە هەمووی لە توانم بڵێم فێڵی دستوری فێڵی قانونی فێڵی سیاسی لە هەرێمی کوردستان کرد کاتە سەپاندنی هێز و هەیمەنی خۆی بەتەکید بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەی ئێمە بەرامبەر ئەوان چین خۆ ئەو بابەتانە لە سەرەتای دروستبوونی عێراقینەوە هەر هەبووە بەڵام هەرێمی کوردستان بەهێز بووە ئێستا بۆ هەرێمی کوردستان لە دوای ساڵێکی کامل لە دانوساندن توانم بڵێم ساڵ و نیوێکیش هێشتا ئێمە نەگەشتوین بە ئەنجامێکی ئەرێنی کە تەنها 3 مانگ 4 مانگ پەرە بۆ علاقاتی خۆمان بدەیت پەرە بەوەی بدەیت کە لە حکومەداری بیکەین ئێمە بەڕاستی ئێستا بێت لەوە تێبگەین کە حکوومەتی عێراقی چییە کات لە پشت ئەوەی کە باسمان و دەسەڵاتە قوڵی کە لە پشت ئەم حکوومەتەوەیە چییە کات کە ئیتاری بڵێ چوارچەوەی هەمانگی شیعەکانە ئەوانەیانەبێ هەتا ئەو ئاستەی ئەکرێ هەرێمی کوردستان لاواز بکەن هەرێمی کوردستان وا لێ بکەن بەردەوامی بدەن بەم حاڵەتە ناسروشتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە و کاریان لەسەر چەند کایەکی گرنگ کردووە بەداخەوەتیا سەرکەوتوو بوون یەکێک لەو کایانە ئەوان بەڕاستی لە 2023 کە ئێمە پانۆڕامەکانمان نەگەڕێنەوە بۆ 2023 کارتێکی گەورەیان لە دەست هەرێمی کوردستان سێناویش کارتی ئابووری بوو بابەتی نەوت بوو بابەتی نەوت بۆ مێژوو دەیڵێم و لە زۆر بەرنامەی تریشا من باسم کردووە کارتی نەوت بە هەموو ئەو قسانەی کە دەوروبەری دەکرێت بە هەموو ئەو ڕخنانەی کە لی دەگرێت بە هەموو ئەو بیر و بۆچوو نەجیاوازانەی کە لەسەری هەیە بەڵام گرنگترین کارتی ئابووری سیاسی بوو کە بەدەست هەرێمی کوردستانەوە بوو کە بەداخەوە لە ڕێگەی محکەمەیەکی پاریسەوە کە داوایەک لەسەر دەوڵەتی تورکیا کرابوو ئێمە لە تاڵم لە 25 سی 2023ەوە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە و ئێستا ئەبوایە لە دوای ئەوەی کە بۆ یەکەمین جار لە بودجەی عێراقدا لە یاسای بوجا ئەوە ڕوون کرایەوە کە ئێمە ئەبێ حکومەتی هەرێم ڕازی بوو 400,000 بەرمیل ڕۆژانە نەوت تەسلیمی شەریکەی سۆمۆ سەرەکەی بە بازارکردنی نەوتی عێراقی بکات لە دوای ئەم هەموو بابەتان لە دوای ئەمە ئێمە ئێستا کارتی ئابووری ئێمە وەکو وڵێین بە شێوەیەکی پراکتیکی لە دەستمانان نییە ئێمە بە قوڵتر ئاوڕێک لە ینی لە هۆکاری بوونی ئەم شارە سیاسیە ئابووریانە لە 2023 یعنی بینەوە لەوەیە کە ئێمە لە 2014 بینیمان کە بەداخەوە منە ماڵم هێزی کوردی بوو دوجار ڕێنوێنی وە کۆمەڵێ پێشنیاریدا حکوومەتی عێراق کە بەو شێوێ هەنگاوی مەیل و فاشستی بنێ لەگەڵ هەرێمی کوردستانە ئێمە بابەتەکان ئەگەر زۆر دقیق ببینتیایە سەرچاوی باسیم سەرچاوە دەکەم هێزەکان دەکەم ئەو بۆچی ئێمە هەرێمی کوردستان وەکو ئێستا نەبووین جالان بەهێزتر بووین ئێستا بۆچی بەهێزترین یەکەم ئەوە سەرچاوی ئابووری ئەوان هەوڵەدەنەوە لە دەستیشمان تا ڕادەیەکینیان کردووە وەستانیوانە من ناڵێم هەموو ئێستا سەرچاوەکانی ئابووری دەست ئێمانە کارتی تریشمان هەیە کارتی بەهێزیشمان هەیە ڕەنگە کاتی بەرنامەکەت نەبێتێکن بەڵام ئەو کارتی ئەوان ئیشیان لەسەر کرد ئەوەیە کە جەنابەت باسی دەکەی کارتی تەفرەقەکردنی و پەرتوو بڵاوکردنی هێز و لایەنە سیاسیەکانە و بە تایبەتی ئەو دوو لایەنە کاریگەری کە ئەمڕۆ حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن ئەوان تقریبان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە بەجددی و بە پاڵپشتی هێز ئیقلیمیەکان هاتنە سەر خەت و توانیان لەو کاتەوە هێزێکی تند و تۆڵی یەکبڕیاری یەک خیتاب لە هەرێمی کوردستانە نەبێت و هاتن لە کایە حکومداریەکە کە ئێمە حکوومەتێکی ئیتلافیمان هەیە لە 3 هێزی سەرەکی دروست بووە ئەم بابەتیان زەختر کردەوە و بە شێوەیەکی عملی خیتابی کوردی و سیاسەتی کوردی و تا حدێک بەداخەوە جوغرافیا و ئەمانەشیان لە یەکدا بڕی و ئێستا ئێمە دوو سیاستمان بەرامبەر بەغا هەیە نەک یەک سیاست کە ئەمە وای لێ کردووە وردە ئێمە کارتەکانی خۆمان لە دەست دەین و لاوازە بین بە هەردوو تەرەفەکەوە بەڕاستی ئەم بابەتانە بابەتێکی ناسروشتین و عێراق و حکوومەتی عێراقی و ئەو دەسەڵاتدارانەی کە لە پشتێدن هەوڵی بەردەوامبوونی ئەم دۆخە ناسروشتیە دەن لە هەرێمی کوردستاندا بۆ شوێنگرەوەی ئەو پەرتەوازەی نێو ماڵی کورد ینی چۆن ئەمە لەو کاتەوە هەست بە ینی زاڵبوونی نێرانی هەرێمی کوردستان یا دانیشتوانی هەرێمی کوردستان لەوە بینەوە کە
پابەند نەبوون بە ڕێکەوتنی استراتیژی نێوان پارتی و یەکێتی کە دووبارە ئەکاتەوە تەبایی نێوماڵی کورد و پابەند نەبوون دەکاتەوە ئەو پەرتەوازەی کە ئێستا وڵی من ناچمە سەر ئەو بابەتانی کە پێشتر بووە و اتفاقی استراتیژی بەسمە لە شوێنگرەوە لە ئەنتەرنێت باسی ئەوە دەکەم لەو نقطەیە کە جەنابەت باسیەکەی باسی شوێنگرەوە ئێستا تقریبا کۆی کایە سیاسیەکان گۆڕاوە و هەندێک ڕووداوی سیاسی و عسکەری ڕوویداوە لە ڕووی جوغرافی و لە ڕووی بابەتی هێز و تواناکان و هەندێک گۆڕانکاری لە توانا و هێز و دنیابینی کوردیەکانە ڕوویداوە و هێزە کوردستانیەکان هەندێک کارتی خۆیان تاقی کردەوە بەرامبەر یەکتر بەڕاستی ئەوەی کە لە مەحسەڵا زەرەری کرد کیانی هەرێمی کوردستانە ئەو کیانی کە کۆی هێزە سیاسیەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان خوێنیان بۆ داوە فرمێسکیان بۆ داوە ناڕەحەتیان بۆ داوە دەربەدەریان چشتووە لە پێناویدا کێکوێتە خەتەرەوە ئەو کیانە کوێتە خەتەرەوە لەبەرەوە لێرابێ هێزە سیاسەکان و کۆڵێن نقطە سەری دێر بێنەوە سەرم بابەتە تێ بگەن لەوەی کە ئەو سیاسەتەی بەرامبەریان بەکاری دەێنرێ تەنها مەبەستیان تەنها مەبەستیان لاوازکردنی کیانی هەرێمی کوردستانە شتێک نەمێنێ بە ناوی کیانی دەستوری هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چوارچێوەیە کۆکاتەوە ئەبێت لەوە تێبگەن لەو قەناعەتە دوای ئێوە حیزبە سیاسەکان ڕاستە حیزبی سیاسین ڕوئیان جیاوازە بیرکردنەوەیان جیاوازە مەساڵحیان ڕەنگە جیاواز بێ هەر یەکەیان هەوڵی دەسەڵات و هەوڵی نفوذ و هەوڵی ئەوەی خۆی دەکات بەڵام ئەبێ کۆبەڵێ بابەتگەلێک سازانی تا دروستکەن ئەویش دوو بابەتە بابەتێکیان دەبێت سازانیان هەبێ بەرامبەر دەرەوەی خۆیان بەرامبەر بەغا و بەرامبەر هێزە ئەقلیمیەکان پێکەوە هاوهەڵوێست و هاوڕوئیا و هاوسیاسەت بن لەسەر چەند هێڵێکی گشتی ڕێکەون خاڵێکی دووهەمە بێ هاو بڵین سازان بکەن لەسەر چۆنیەتی حکومداری لە هەرێمی کوردستانە و چۆن پێکەوە هەرێمی کوردستان ئەلەم بابەتە لەم قۆناغە هەستیارە ناسروشتیە تێپەڕێنن و بیگەێنن بە قۆناغێکی سەقامگیر و بتوانن کە ئەو یاسای چاکسازیەی لە پەرلەمانی کوردستانە تیان پەڕانوە و ئیقرار کراوە جێبەجێکەن خاڵێکی لەمانە گرنگتر ئێستا کاک سۆمان ئێمە بڵین و نەڵێن لە بۆشاییەکی یاسایی و دەستوری داینی ینی ئێمە نەمانتوانی لە کاتی خۆیان هەڵبژاردننی پەرلەمان بکەین نەمانتوانی مؤسساتەکان نێو قسەکانتەوە حتمما بابەتەکە لەلا دەوڵەمەندترە کەم لەوەی کە چۆن ڕوئایە دروست بێت لە پاش ئەمەی کە ئێمە دەیبینەوە ناکۆکی نێوماڵی کوردی ئەمەی گیانوتە مۆزعمە زۆر ڕوونە بەڵام چۆن ڕوئایە دروست بێت کە لە دەرەنجامی ئەم ناکۆکیانە لە داخستنی پەرلەمان لە ڕادەستکردنی نەوت لە یانەوە هەموو قاو داخستنە سیاسی کە ئەکرا ئێستت بگیانی بەو شێ کۆی لایەنەکان دانیشن لە غیابی ینی دەستورێکدا ڕێژنەوە نێوماڵی کوردی ینی کۆبکەنەوە هەوڵاتیانی هێندەی تر ینی هیلاک نەکەن خۆی بابەتی دەستور بابەتێک بۆ وایە بەداخەوە زۆر لەو پێژێمە مسۆدەیەکی دەستوریمان هەیە پێشکەشی پەرلەمان کراوە لە پەرلەمانی قراری درا و قرار بوو بدرێ بە ئیسیفتای لەسەر کرێت بەڵام دەستور کۆکەرەوەیە چوارچێوەیە کە بۆ کاری حکومداری و دەوڵەتداری و مؤسساتی و دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئەوەی نەکراوە بەڵام پێش ئەمە دەستورە ئەبێ ئێمە ڕوئیاکانمان لە یەک نزیکەینەوە بابەتێک لە چیا ئێمە ئەگەین بە ئەنجام یاخود هاوبەشە بینتیا لە کیانی هەرێمی کوردستانە لە خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە بابەتی دەستوریە بە دەستور بۆ کێیە بۆ حیزبێک و بۆ لایەنێک و بۆ منتیقەیەک نییە دەستور عنی چترێکی گەورەیە بۆ کۆی کە هەرێمی کوردستان بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دەندرێ بۆ قواری هەرێمی کوردستاندا دەندرێ بەڕاستی ئەمە ژێکێکە لە خاڵە بەهێزەکان کە بێ هەنگاوی بۆ بنرێ یعنی هەڵبژاردنێکی پاک و دروست و لە هەرێمی کوردستانە خاڵێکی گرنگی ترە کە بێ ئێمە لە ساڵی 2024 بە تایبەتی و 2023مان تێپەڕان هەنگاوی پێ بنێت کایمە ئەبدەیتی مؤسساتەکانی خۆمان شەرعەتی مؤسساتەکانی خۆمان کەوتوتە بەر مەقاشی محکەمەی فیدراڵیەوە لە عێراق و ئێستا محکەمەی فیدراڵی بە هەموو پێوەرەکان ئەو بڕیارانەی کە دەری دەکەن لە اختصاصی خۆی نین جاریەکەم ئەمە من واناڵێم ینی زۆر فەقیهە دەستوریەکانی عێراقیش دەیڵێن محکەمەی ئیتیحادی بێتە خوارەوە لە مەهامی خۆی تەداخل لە مقڕی حیزبێک بکات لە شارێکە کە ئەوە بەڕاستی اختصاصی محکەمەی بیدایە لەو شارە نەک اختصاصی محکەمەی دەستوریە محکەمەی دەستوری یعنی وای لێ هاتووە بەکار ئەهێنرێ بۆ
ئەو مخەتەتەی کە هەیە بۆ بچووکردنەوە و لاوازکردنی هەرێمی کوردستان لەبەرەوە بۆ ئێمە زۆر گرنگە ئینتیخابات بکەین حکوومەتێکی نوێ دروستکەین وەم حکوومەتە شەرعێتی میلەت وەربگرێ و شەرعێتی پەرلەمانی و شەرعێتی دستوری خۆی وەربگرێ بۆی ئێمە بەرامبەر دەوڵەتانی تریژی حراز نەبین بەڕاستی ئێستا ئەو فشارانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە بۆ هەڵبژاردن ئەو فشارانەی کە هەیە بۆ ئەپدەیتکردنی مؤسسات چونکە بەڕاستی ئەو دەوڵەتانە تەحامل لەگەڵ مؤسسات ئاکەن ئێمە مؤسساتەکانمان لە شەرعەتیتیان نەدرێ و ئەپدەیت نەکرێتەوە 4 ساڵ جارێک بەڕاستیەکەوێتە ژێر پرسیارەوە بۆ یەکێ لە خاڵە بەهێزەکانی هەرێمی کوردستان بەرامبەر ئەو دەور و پشتی بەرامبەر عێراق بەرامبەر وڵاتەکانی دنیا ئەوەیە کە ئێمە لە ساڵی 2024 کاری لە ینی پێشینەمانەوە بێ کە انتخاباتێ بکەین لە دوایەوە وەکو جەنابەت فەرمووی بابەتی دەستور ئەبێ بابەتێکی یەکەم بێ لە کاری ئەو پەرلەمانەی کە دێتەکایەوە و بەڕاستی ئێمە حیزبە کوردستانیەکان کاک چۆمان وەکو باسم کرد حیزبی جیاوازن ڕۆیای جیاوازیان هەیە بەڵام ئەبێ دەستبەرداری هەندێک بابەتی خودی حیزبی ببن و فراوانتر و گەورەتر بیر بکەنەوە هەرێمی کوردستان مەسئولیەتێکی مێژوویە قواری هەرێمی کوردستان لە ئەستۆی هەر هەمومانایە لە ئەستۆی هەر تاکێکی هەرێمی کوردستانایە ئەگەر من تاکێک بم هیچ ئینتیمایەکی حیزبی و سیاسیشم نەبێت لەسەر ئەو جادەیە هەرێمی بۆ من گرنگە قوارەیەک هەبێ بۆ من گرنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەژێر چەتری بڵین قوارەیەکی سیاسی کوردی ناوخۆیی قوبڵ کراوە بێت مامۆستا من زۆر کاتم نەما دو قسە ئەگەر بتوانانی بە کورتی جوابم بیتەوە لەوەی کە چی بکەین باشە لە دەرەجامی ئەوەی کە چیمان چنیەوە لە ناکۆکی نێوماڵی کوردی بە تایبەتی ئێمە هێزێکی ینی نەبەردمانەیە ویشکە پێشمەرگەیە چۆنە مێز ینی ئەم کۆی لایەنە سیاسیەکان ینی کۆی ینی حیزب سیاسیەکان لە جێوی خزمەتی میلەتەکەیانکەن ینی نەبنە لەم پەڕ چوبەت بە تایبەتی تر لە بابەتی هێزی پێشمەرگە کە ڕۆحی ئەم قوارەیە ئێمە تەنها ئەوە بکەین کە میلەتەکەمان لێمانی دەوێ و دۆستەکانمان لە دەرەوە داوای دەکەن میلەتەکەی ئێمە داوای چی دەکا میلەتەکەی ئێمە داوای باشبوونی ژیانی دەکا داوای چاکسازی دەکات لە کۆی کایە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و یعنی ئەوەی کە علاقەی ڕاستەوە خۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە ئێمە بتوانین لە دوای ئەوەی کە ئەوەی کە بۆ جەنابتەم باسی کرد دوایەوەی کە حکومەت و دەوڵەتداری خۆمانمان بەڕەوا بینی و ئەپدەیتمان کردەوە بین بەڕاستی چاکسازیەکی گەورە بکەین چاکسازیەک کە سەڵ نەکەینەوە لە کۆمەڵێشت ئیرادە ویستی چاکسازیمان هەبێ ئەگەر ئەو ئیرادە ویستە چاکسازیە کە تا ڕادەیەکی باش ئێستا بەرهەمە هاتووە لە ئەسنای ئەو هەموو کارەساتەی کە بەسەرمان هاتووە ئەو هەموو ڕێزم هەیە بەداخەوە ئەو هەموو پاشەکشەیی کە کردومانە تا ئێستا بتوانین ئەلێرەدا بەڕاستی نقطەیەک دانین و ئەو یاسایی کە خۆمانی قرارمان کردووە وردە وردەلەی جێبەجێ بکەین بۆ ئەوی ژیانی هاوڵاتیانیش و داواکاریەکانی هاوڵاتیانیش بێتە دی خاڵێکی دووهەم کە دۆستەکانمان پێمان دەڵێ بەڕاستی من بابەتێکم خوێندەوە بە سەرەهی ئەتیبار باسی کردبوو ئەڵێ هەڕەشەکانی سەر هەرێمی کوردستان لە ناو خودی خۆیەتی نەک لە دەرەوەی خۆی یعنی ئەو بابەتی پەرتەوازی ناو هەرێمی کوردستان ئەو پەرتەوازی هێز و لایەنە سیاسیەکان ئەو دوو دنیا بینیە سیاسی هێرشی سیاسی ئەڵی مامۆستا من وتم کاتم نەماوە تا هێرشی درۆنەکانیش بەڵێ ئەوە مەقسەدم خەتەری ناوخۆیی لەسەر هەرێمی کوردستان زۆر زیاترە لە خەتەری دەرەوە خەتەری دەرەوە توانین ئێمە بە یەکگرتووی خۆمان بە شێوەیەک لە شێوەکان میلەتەکەمان فێریەوە بۆ ڕوبەڕووی نێارەکانی بێتەوە بەڵام لە ناو خۆیدا بەڕاستی کارەساتە و ئێمە ناتوانین بەم پەرتەوازیە هیچ شتێک بەدەست بێنین و هەمیشە لە سازان و لە یەکبوون و وەکو ئەڵێ لە هاوهانگیمان ناتوانیمانە دەستکەوتەکان بۆ میلەتەکەمان بینێت دەست خۆش مامۆستا دقیق هەروواکە ینی کە کاتەوەی هێز لە یەکگرتندایە بڵێ دنیا سپاس بۆ مامۆستا بەرزان عوسمان وەکو شرۆفەکاری سیاسی کە لەگەڵمانە بوو سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ڕخسانی ئەم دەرفەت سپاس بۆ جەنابتان خۆشەویستان ئازان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران